سڵاو بینەرانی یازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و گشتکاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنمەیە. لە ئەڵلقەی ئەم هەفتەیە بەرنمەکەماندا بینەری بابەتێک دەبن بە ناوی چەند سەرنجێک لەسەر کتێبی کارگەکانی تابوتی شێرزاد حەسەن لە نووسینی بەڕێز محمود چاوش. هیوادارین کە تا کۆتایی بەرنمەکە لەگەڵمان بن ناوبڕێک وەربگرین ئەچینە سەر بەرنمەکەمان. چەند سەرنجێک لەسەر کتێبی کارگەکانی تابوتی شێرزاد حەسەن لە نووسینی بەڕێز محمود چاوش. کتێبی کارگەکانی تابوت کە ڕەنج و کاری هەزری چەندین ساڵەی نووسەر شێرزاد حەسەنە، سەرنجدانێکی قوڵ و ناوەڕۆکێکی ڕۆحی بەرفراوانە لەسەر کۆمەڵگاکانی ڕۆژهەڵاتی ناوین بە تایبەتی و کۆمەڵگاکانی تری جیهانی بەگشتی. بابەتەکە ئازاری دەرونی و پێشخواردنەوەی نووسەرە لەمەڕ دیاردە کۆمەڵایەتی و سیاسیەکانی کۆمەڵگایەک کە تیادا ساکارترین مافە سروشتیەکانی مرۆڤ خراونەتە زبڵدانی مێژوویەکی دووبارە بووەوە و بە قۆڵی خۆی خڕک ئاسا. نووسەر تووڕە و دڵشکا و نائومێدە لە کۆمەڵگاکانی ڕۆژهەڵاتی ناوین کە مرۆڤی مەرگدۆست و کۆیلە و خەسێنرا و بەرهەم دەهێنن. کتێبەکە هۆڵی داوە لە ڕوانگەیەکی سۆسیۆ پسیکۆلۆژیەوە شیکاریەکی ئەو کۆمەڵگانە بکات کە تیاندا مرۆڤەکانیان بەو شێوەیە تێکشکێندرا و لاوازکراون، بەڵام تێڕوانینەکانی نووسەر هەندێک جار بابەتیانە هەڵێنجراون. هۆی ئەمەش زۆر جار نەگەڕانە بە دوای سەرچاوە زانستیەکان و کەمی زانیاری لەمەڕ هەبوونی ئەو سەرچاوانە. نووسەر هەندێ لاینی دەرونی تاکەکان دەبەستێتەوە بە تێزەکانی سیگمۆند فرۆید دەربارەی شعور و ناشعور، هەستی و نستی، دەرەوە و ناوەوە، و هەروەها بە بەرزە منەوە کە ئارەزوەکانی مرۆڤیان تیادا بەرجەستاکرێت. بەڵام تەنیا یەک سەرچاوەی ئەم بەڵگانە لە کتێبەکەدا دەستنیشان نەکراون کە کارێکی گەلێک پڕهیلاکی و بێزارهێنەرن. ئەمە بەمانەی ئەوە نایەت کە نووسەر بە شوێن برینەکانی ئەو کۆمەڵگایانەدا نەگەڕاوە و دەستنیشانی نەکردوون، بەڵکو ئاڵتەرناتیڤێکی بۆ چارەسەری برینەکانی دانەناوە. ڕەنگە ئەو تەنیا بیەوێت کێشەکان ڕەخنەیانە فەزح بکات. نووسەر باسی کۆمەڵگایکی مەرگدۆست و کۆلێکتیڤ ئاساکات. تێزی نووسینەکەش بە مەرگاسایی و بۆ میانەدا هەنگاو ئەنێت و ئاڵتەرناتیڤێکی بۆ نەدۆزراوەتەوە. بۆ زیاتر ڕوونبوونەوەی ستایلی نووسینەکە پێم باشە بەم شێوەی خوارەوە شیکار بکرێن لە نێوان ستایلی ئەدەبی و زانستیدا. مرۆڤ ئەو گیاندارەیە کە نازانێت بژی. ئەمە تێڕوانینی شێرزاد حەسەنە لەسەر مرۆڤ، ئیتر لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا بێت. نووسەر هۆڵی داوە ئەو جیاوازیە سۆسیۆ کولتوریانەی کە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوادا بەرجەستن وەکو فاکتێکی مێژووی و کولتوری دەستنیشانیان بکات. هۆڵی داوە ڕوونی بکاتەوە کە بۆچی مرۆڤەکانی ئۆروپا ئازادترن، تاگڕەوایەتی وەکو مافێکی سروشتی خۆیان دەبین و لای ئێمەش مێگەلپەرست و مەرگدۆست و ئازادیەکانی تاک بەهەیان نییە. بۆ ڕوونکردنەوەی ئەمانەش نووسەر هەوڵی داوە ئەم دیاردەیە بە پێوەری چەند بنەمایکی مێژووی، سۆسیۆکولتوری و دەروونناسی شیکار بکات. بە بیرۆڕای من لێرەدا نووسەر هەنگاو دەنێتە لایەنە زانستیەکانەوە: زانستی کۆمەڵایەتی، دەروونناسی، پەروەردەناسی، هەروەک ڕامیارناسی. ئەمەش کاری نووسینی کتێبێکی لەم جۆرە ئاسان ناکات. بۆ هەر ئارگۆمنتێکی زانستی نووسەر پێویستی بە بنەما و سەرچاوە زانستیەکان دەبێت. لە تەواوی ئارگۆمنتەکاندا بنەما و سەرچاوە زانستیەکان بەدی ناکەین، یان زۆر بە کەمی دەستنیشانکراون کە بەداخەوە لە نرخاندنە زانستیەکەی ئەم کتێبە کەم دەکاتەوە. کتێبی کارگەی تابوتەکانی سەرنجێکی ڕەخنەگەرانەی کۆمەڵایەتیە بە پلەی یەکەمی دژی کۆمەڵگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە نووسەر بە تاریک هەڵاتی ناوەڕاست یان ڕەشهەڵاتی ناوەڕاست ناوزەندی ئەکات.
لە کاتی خوێندنەوەی کتێبەکەدا بەڕوونی بۆمان دەردەکەوێت کە نووسەر زیاتر تێکستێکی ئەدەبی و بە ستایلێکی چیرۆکنووسی یان ڕۆماننووسی بەکارهێناوە نەک ستایلێکی زانستی کە لە هەندێک بەڵگە زانستیەکاندا بنەمای زانستی دەخوازێت. نووسەر هەوڵی داوە بنەما زانستیەکان ڕوون بکاتەوە، بەڵام سەرچاوە زانستیەکان لە زۆربەی تێکستەکاندا دیاری نەکراون. کارەکە زیاتر بابەتێکی سۆسیۆکولتوریە لەسەر بنەمای زانستەکانی تر کە لێرەدا ناویان نەهێنراوە. بێگومان مامۆستا شێرزاد زیاتر چیرۆکنووس و ڕۆماننووسە و چەندەها کاری ئەدەبی و ڕۆمان و کورتە چیرۆکی نووسیوە. دیارە ئەو پەنجە و پێنووسەی لە نووسینەوەی ئەم کارێدا بەکاری هێناوە بەڕوونی دەست و پەنجەی ڕۆماننووس یان چیرۆکنووسێکە. ئەمەش مافێکی سروشتی نووسەرخۆیەتی. نووسەر هەوڵی داوە هاوسەنگیەک لە نێوان تێکستە ئەدەبی و شیکارە زانستیەکاندا بکات، بەڵام بە بیرروڕای من ستایلەکە تێکەڵیەکە لە هەردووکیان. خاڵبەندی ڕەنگە لە ستایلی نووسینەوەی چیرۆک یان ڕۆمان یان زۆر بەرهەمی ئەدەبیدا خاڵبەندی دۆرێکی ئۆتۆ نەبینێت. ئاخر فەنتزیای بیر و هەستی ناوەوەی نووسەر بێسنوور دەمێنێتەوە. بەڵام کاتێک باس لە نووسینەوەی بابەتێکی زانستی دەکەین دەبێت گەلێک ئاگاداری لایەنی خاڵبەندی بین. بەرهەمە ئەدەبیەکان جۆرێک لە فانتزیا و تۆس و لێکچوونی جیاجیا لە خۆیان دەگرن کە خاڵبەندی دۆری زۆر گرنگیان تیان نابینن. خاڵبەندی لە کارێکی زانستیدا دەستنیشانکەری پنتی ئارگومنتەکانن، هەر لەبەر ئەوەشە دانانی خاڵ لە ڕستەکاندا زۆر گرنگن. خاڵبەندی پێمان ئەڵێت سەرەتا و کۆتایی ڕستەیەک چیمان ئاراستە ئەکات، بەڵام لە ستایلی نووسینی ئەم کتێبەتە خاڵبەندی زۆر بەلاوە نراوە. نووسەر لە لاپەڕەی 72 کتێبەکەدا بەم شێوەیە دانوستانی کاری خاڵبەندی ئەکات. مەحاڵە بتوانم ڕێز لە خاڵبەندی بگرم، ئەو داڕسکان و داڕژان و داڕوخانە وەها کوشندەیە کە من گەمارۆ دەدات لە قۆناغی هاوار و زریکەدا بژیم و فریای خاڵبەندیەکی باو ئاکادێمیانە نەکەوم، چونکە خوێن و فرمێسک و ئارەقە بۆ خۆیان زمانن. بەڵام بەڕای من خوێنەر لە کاتی خوێندنەوەی کتێبەکەدا تووشی جۆرێک هیلاکی دەبێت، چونکە ماناکان شاراوە دەبن و خوێنەریش نازانێت مەبەستی نووسەر چییە. نووسینێکە باس لە زانستەکان بکات و بەڵگەی زانستی بخوازێت، ئەبێ ڕستەکانی زۆر شەفاف و ڕوون بن. ئەرکی کاری زانستی ئاسانکاریە نەگرانکراری. نووسەر لە شیکاری بابەتەکاندا وشەی تێڕامان بۆ سەرنجەکانی ئەم کتێبە بەکاردەهێنێت. ئەگەر وشەکە بەو مانایە بەکارهێنراوەکە لە دەرگای زانستەکانی تر بدات، ئەوە بێگومان خاڵبەندی زۆر گرنگە. دووبارە بوونەوە سیستەمێکی پەروەردەیی داڕما و کۆن و خڕک ئاسا بوونەتە هۆکاری داڕمانێکی ئەخلاقی و کەسی کە کۆمەڵگاکانی ئێمەی تووشی چەندەها کارەسات و داڕمانی کۆمەڵایەتی و سیاسی و ئەخلاقی کردووە. مرۆڤی تێکشکا و مەرگدۆست و مێگەلپەرست کاڵای ئەو کارگانن کە لە لەدایکبوونیانەوە چاکومردن خۆ لە نێو تابوتەکانیان دەنێن و دەمێننەوە. سەرنجامی کاریگەرەکانی ئەم جۆرە لە پێداگۆگی دەبنە ئەنجامگەیاندنی جەنگەکان و بەکارهێنانی زەبر و زەنگ. ئەمە جەوهەر و ناوڕۆکی بەشە سەرەتایەکانی ئەم کتێبن. نووسەر ئەم تێزە لە زۆر شوێن و بەشەکانی کتێبەکەدا دووبارە دەکاتەوە. ڕەنگە نووسەر هێندە داخلە دڵ و برینداری ئەو هەموو دیاردە ناشرینانەی کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی و بە تایبەتی کوردی بێت کە ڕستەکان دووبارە و چەندبارەیان بکاتەوە. بەڵام ئەم دووبارە بوونەوەیەش خوێنەر هیلاک ئەکات و لە کۆنستێکی و فۆرمی کاری زانستی بێبەریان کات. ڕاستەی درێژ و پنتی بێکۆتایی لە ستایلی زۆر نووسینی تازەدا بە تایبەتی زانستیەکاندا بەسەر چووە. ڕەنگە دیاردەی دووبارە و سێبارە بوونەوە تەرز و شێوازێکی
کۆمۆنیکاسیۆن بێت لە کۆمەڵگەکانی ئێمەدا. دەستنیشانکردنی سەرچاوەکانی کارەکە. بەداخەوە لە ناوهێنانی کەسەکانی ناو بابەتەکاندا سەرچاوە و زانیاریەکانی ونن. بۆ نمونە کاتێک نووسەر باسی میشێل فۆکۆی فەیلسوف و کۆمەڵناز دەکات، ئەوە دەستنیشانکردنی هیچ سەرچاوەیەکی ئەم فەیلسوفە فەڕەنسیە ناکات. لەم بارەیەوە خوێنەر دەبێت خۆی بە شوێن سەرچاوەکاندا بگەڕێت. ڕەنگە هەندێک جار خوێنەر پێویست بکات یان ئازا بێت خۆی بە شوێن هەندێک سەرچاوەدا بگەڕێت، بەڵام نەک بە شوێن هەموو سەرچاوەکەیدا. گەلێک لە نووسەران و فەیلسوفەکان و زانستەوانەکانی جیهان لەم کتێبەدا باسکراون بەبێ ئەوەی سەرچاوە زانستیەکان ناوزەت بکرێن. دیارە لە نووسینێکی ئەوەهادا کە باز لە زانستەکان دەکرێت، سەرچاوە زانستیەکان نابێت بێبەش بن لە نووسینەکەدا. بە تایبەتی خوێنەوارانی کورد لە وڵات کە ڕەنگە زۆر شارەزایی و زانیاریان لەسەر تێکست و سەرچاوە ئۆروپیەکان بە زمانی ئۆروپی نەبێت. جیاوازیەکانی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوە. نووسەر وەک باسکرا ڕۆژهەڵات بە تاریکستان و تاریک هەڵات، مرۆڤەکانی بە مەرگدۆست و مێگەلپەرست، دەستگاکانی بە خەڕەکە شکا و ئامێر ئاسا، پەروەردەکەی بە خەڕەکەی ئاش و بەسەرچوو کۆنە پاتاڵ ناو دەبات. بۆیە کۆمەڵگایەکی پڕ تاریکی و قەدەرهێنەرانە بە ئەنجام دەهێنێت. زانیاریەکانی دووبارە و سێبارەن تاک و دەگاتە بەرزترین جێگەی زانستی کە زانکۆکانە. سیاسیەکانی ملهۆڕ و گەندەڵ، نادیموکرات و خۆبەرەپێش و شاگردەکانیش ماستاوچی و گوێڕایەڵی گەورەکانیانن. لە کۆمەڵگایەکی ئۆتۆدا مرۆڤی بێهێز و کەم ئیلهام دروست دەبێت. ڕۆژاوە خاوەنی ڕێنسانس و شۆڕشی تەکنەلۆجیایە. مرۆڤەکانی ئازادتر و ئازادی تاکە کەس پارێزراوە. سیاسەت شەفاف و دەستگاکانی دەوڵەت دابەشکراون. ژنان لە هەموو بوارەکانی ژیاندا بەشدارن. پەروەردەش جێگەی دانوستان و لە پەرەسەندندایە. لێرەش مرۆڤی گوێڕایەڵ و ملهۆڕ هەنە، بەڵام بە ڕێژێکی کەمتر لە کۆمەڵگاکانی ڕۆژهەڵاتدا. ئەم لێچواندنە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوادا بەڕای من بە وردی دەستنیشان نەکراون، چونکە زۆر لایەن و بواری تر هەنکات دەبێت قوڵتر و زانستیانەتر شیکاریان بکەین. دیارە لە هەردوو جیهانەکەدا دیاردەی کۆمەڵایەتی و سیاسی و کەسی هەن کە سەرنجی ڕەخنە و تێبینین. سەرەڕای ئەوە نووسەر زۆر بە وردی و کارامە باسی ئەو کەسانە ئەکاتکە لە کۆمەڵگاکانی ڕۆژهەڵاتدا بە مرۆڤی نەئاسایی و سەرکێش و ڕەخنەگەر ناویان دەبرێن. ئەمانەش بریتین لە نووسەر و ڕۆژنامەوان و فەیلسوف و هۆنەرمەندان و ڕۆشنبیران. بەداخەوە ئەم بارە تاکو ئێستاش ڕاستیەکەی ڕوون و ئاشکرایە. ڕۆژهەڵات بیر و هەزر کوژە. دیارە کۆمەڵگاکانی ئەوروپاش بە چەندەها قەیران و تەنگە هەڵچنین و ئاڵۆزی مێژووی جۆراوجۆردا تێپەڕین و تێئەپەڕن. ئەو هەموو نووسین و کۆمنتە ڕەخنەیانەیە کە لەلایەن نووسەرە ئەوروپیەکانەوە لە سەدەکانی ڕابردوودا بەڵگەن بۆ ناهەمواری باری کۆمەڵایەتی و کەسی مرۆڤی ئەوروپی. لایەنی ڕۆحی و ناخ لە نووسینەکەدا. ئازاری دەرونی نووسەر بە پەنجەی دەستەکانیەوە دیارن. تووڕە و ماندووی ڕێگایکی پڕ دڕکاوین. پەستە لە کۆمەڵگایکی دژە مۆدێرن. مرۆڤەکانی لە دووبارەبوونەوەیەکی بەردەوامدان. ئەمە هەستی نووسەری گەلێک بریندار کردووە. ئەم لایەنە ڕۆحیە هەژانی دەروونە، بارێکی سایکۆلۆژی سەخت دێنێتە گۆڕێ. بۆیە نووسەر لە تەواوی نووسینەکەیدا تووڕە و ماندووبوونی ناوەوەی ڕۆحی پەخشان دەکات. ئازارەکانی کۆمەڵگایەکان نووسەر ڕۆژانە بە هەستێکی مرۆڤ دۆستانەوە دەیان نۆشێت و ئازاری ناوەوەی ئەدەن. دیارە نووسەرێکی هۆشمەند و هەستیار و بەرپرسیاری وەک شێرزاد حەسەنیش بێبەر نابێت لەم ئازارانە. ژیاندۆستی و مەرگدۆستی. بابەتی ژیان و مەرگ لە زۆرینەی ئەدەبیاتی جیهاندا ئاوێتەکراون.
بە جۆراوجۆر توێژێنراون و مامەڵەیان لە مەڕداکراوە. مەرگ وەکو کۆتایی کە دەبێتە سەرەتایەک بۆ زیندەوەرانی تر، لە تەواوی کتێبی کارگەکانی تابوودا هەست بە جۆرێک مەیل و لازانێکی ڕۆشن بە ئاراستەی مەرگدۆستی داکەین. نووسەر لەو باوەڕەدایەکە لە کۆمەڵگاکانی ڕۆژهەڵاتدا مرۆڤ لە مردنێکی ئەبەدیدایە، هەر لە لەدایکبوونەوە تاکو کۆتایی ژیانی. هەڵبەتە ئەم ئاراستەیە لە بیرکردنەوە لە ناوڕۆکی کۆمەڵگاکان خۆیانەوە هەڵێنجراون کە ڕۆژانە لە جەنگێکی بەردەوام و نامرۆڤ دۆستانەدا نقم کراون. نووسەر پێی وایە کە منداڵ دوای لەدایکبوونی بە تونێلێکی ڕەشدا دەبڕێت و لە کۆتایی تونێلەکەشدا تابوتێک چاوەڕوانیەتی، واتە منداڵەکان هەر لە دوای لەدایکبوونیانەوە دەبنە کۆیلە و قوربانی ترادیسیۆنیک کە لە نێو خانەکانی کۆمەلگادا لە قاڵب ئەدرێن. دیارە ئەم لە قاڵبدانە لە زۆربەی کۆمەلگاکاندا بە تایبەتی لە کۆمەڵگای ئێمەدا بەسەر سیستەمی پێداگۆگیدا زاڵە. ئەم جۆرە دید و تێڕوانینە لە دایکبوون و سەرهەڵدانی ئەبەسیەتێکە کە سەرهەڵدانی ماتەمینە لە کۆمەلگاکانی ئێمەدا. سەرهەڵدانی فەلسەفەی ئەبەسیەت لە ئەوروپا لە سەدەی پێشوودا بە تایبەت لە فەڕەنسا کە ژان پۆل ساتێر، ئەلبرێت کامۆ، سیمۆن دیبڤوا و گابریێل مارسێل هەڵگر و باوەڕپێهێنراوی بوون، نمونەی دژەکاردانەوەی ئەو جەنگە وێرانکاریانە بوون کە لە ئەوروپا بەرپاکراون. هەڵبەتە دەتوانرێت نووسەری ئەم کتێبەش بە هەندێک لەم نووسەرانە بچوێنرێت کە ئاوێنەی ڕۆژهەڵاتمان بە قوڵی خۆی بە ڕەشەڵات پیشان ئەدات. نووسەر هیلاکی و ماندووبوونێکی ئێگجار زۆری پێوە دیارە. نوکی پێنووسەکەی دەلەرزێت کاتێک باسی ئەو دەڤەرەمان بۆ ئەگەڕێتەوە، چۆن تاڵی و زەخنەق بە قوڕگیدا کراوە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە ئایا ژیان بەمانای مردنە یان ژیان ڕاستەوخۆ دەچوێنرێت بە مەرگ؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە نمونەی مێژووی زۆرن کە لێرەدا دەستنیشانی بیر و هەزری هانا ئارێنت دەهێنمەوە بە نمونە. ئەم ژنە فەیلسوفە ئەڵمانی ئەمریکیە کە خۆی زیاتر بە توێژینەوە ناسێک دەبینێت، سرەڕای کارەساتەکانی جەنگی جیهانی دووهەم و خۆشی وەک ژنێکی یەهودی گەشتبووین سێری ژیانی کردووە. سرەڕای ئەو هەموو تاڵیەی لە ژیانی وەکو ژنە یەهودیەک بەسەر بردووە. لە هەموو نووسینەکاندا دژی فاشیستی و هۆلۆکاست و ڕۆژیمەکەی هیتلێر وەستاوەتەوە، بەڵام سیستەمی پۆلۆڕالیستی بە تەنیا جێگر و ئاڵترناتیڤێک دەزانێت بۆ ژیانێکی هەمەلایەنی و جۆرەکان. ئارێند کەسێکی ژیندۆست مایەوە. سرەڕای ئەو هەموو کارەساتانەی کە بەسەر یەهودیەکاندا هاتووە بۆیە دژی هەموو جۆرێکی تۆتالیریزم بووە لە جیهاندا. ئەو مرۆڤ هەر لە دایکبوونەوە بە کەسێکی جیاواز و داهێنەر پێناسە دەکات، بۆیە دژی تاکی ئەبستراک واتە مۆجەڕەت بووە. بیرکردنەوەکانی لەسەر بناغی لە دایکبوونەوە نەک لەسەر مردنەوە هەڵێنجراون. ئەو هەر پێوا بووەکە بە تەنیا ژیانی پێکەوەیی لەگەڵ مرۆڤەکانی تردا کۆمەڵگایەکی پۆلۆرال و هەمەجۆر بەرهەم دێنێت کە بەهۆیەوە سەرەتایەک کە بە سەرەتای دەستپێکردنەوەیکی نوێ ناوزەت دەکات، لەم پەیوەندیەدا مەرجداری دەکات بە چالاکیەکانی مرۆڤ خۆیەوە. ئارێند ئەم کۆمپلێکسە دەبەستێتەوە بە کارکردن، بەرهەمهێنان و مامەڵەکردنەوە لە چەک یەکتردا. کۆمەڵگاکانی ئێمەش هەر لە ئەنجامدا دەبێت بە سەرەتایکی ئارنێتدا بڕوات. کۆمەڵگایکی دموکراتی کە ئەقلانیەتی کۆمەڵگایکی سەرەڕۆ و ئەنجومەنەکانی شارەوانی بە شێوەیەکی دموکراتی ناهەڕەمی لەلایەن نوێنەرانی خەڵکەوە دابەشکرابێتن. دیارە من لێرەدا نامەوێت شێرزاد حەسەن بە هانا ئارێند بچوێنم، بەڵکو دیاریکردنی دوو تێڕوانینی جیاواز بۆ دیاردەکانی کۆمەڵ. شێرزاد حەسەن ڕووناکیەک نابینێت کە لە ئێستا و لەم دەڤەرەی ئێمەدا ڕووناکیەک ببەخشێت و هیوایەک ئەگەر کەمیش بدێت بداتە نەوەکانی داهاتوومان. لە کۆتایی ئەم بابەتەدا گرنگە دەستنیشانی ئەوە بکرێت کە نووسەری ئەم کتێبە
نەترسانە برینی کۆمەڵگایەکمان بۆ هەڵدەداتەوە کە لێوان لێو بریندارە بەهۆی سیستمێکی هەڕامی سەپێنراو. پەروەردەیەکی کۆن و پاتاڵ نقۆم بوو لە بەناو دینداری سیاسی ڕادیکاڵ باوکو و دایکانێک کە گۆپی منداڵ و وەچەکانیان دەکەن. کۆپی منداڵ و وەچەکانیان دەکەن. کۆمەڵگای ئێمە زیاتر پێویستی بەم جۆرە ڕەخنە و بیر و بۆچوونە هزریانە هەیە، وەک پندێکی کوردی دەبێژێت ئەو کەسەی دەتهێنێتە گریان دڵسۆستە. پیاوێک لە پینە ئەو داوە بە نەڕامە کێشە دەنا هەر هەموو پینەکانم لێک هەڵدەوەشێن. پیاوێکی ڕوت و بێسیپاڵ لەژێر 100 پینەوە وەک تەنێک لە عەزاب دەدرەوشێتەوە. من هەرگیز خۆم نەدیوە بێ پینە. من لەژێر دەوارێکی هەلا هەلا و پینەکراو لەدایک بووم، لەسەر خاشێک کە 4-5 پینێ و بە 1000 تەقەڵی درشت پێوەی دووراوم. چ منداڵێکی ترسنۆک بووم، خدا چ منداڵێکی ترسنۆک بووم. سەر و چاوم کەلەی سرم هەر هەموو ئازای جەستم لە 100 لاوە پینە و پەڵە و جێتیخ بوو بەدەست منداڵە هارەکانی گەڕەکەوە. هەرچێک کە دەدوت کە چەجلە و لەوەدای هەڵوەشێتەوە، چونچێ خدا پەلەی بوو جەمسەری پینەکانی جوان بەسەریەکەوە نەدووری بوو. من هەموو بوونم 1000 شەبەقی تێکەوت بەدەست ئەو وەستاڵ ڕەقانەی کە شاگردیان بووم لە کوچە و کۆڵان و تاریکی قەیسەری بازاڕ زۆر کۆنەکە. لە 100 لاوە ڕۆحی زۆر تەنکی منیان هەلالا کرد. شەوانەش تا درەنگانێ دایکە کت و کوێرەکەم بە دەست و پەنجەیەکی لەرزۆکەوە تەقەڵ بە تەقەڵ پینەی دەکردم و دەیدوریم. ئەو مامۆستا تۆڕە و تۆسنانەی لە بەرد ڕەقتر و لە ڕەشەبە هارتر و لە خەونەکانی ئەو سام ناشینتر ناو لەپی دەست و سەری پەنجەکان و ناو ڕۆحمیان بەدار حەیزەران زیوال زیوال کرد. تا هەنووکەش هەرپینیان دەکەم و ئەو ڕۆژی شەبەقێک دەدورمەوە لە 100 لاوە شەبەقی دیکەی تێدەکەوێت. من هەر لە ئەزەلەوە شکستە باڵ و کەسیرە و دڵتەنگ بوو، وەک هەوری و شەدە و دەسماڵ و پۆپەشمین، وەک هەر قوماشێکی ئاوریشمین خۆم دەخستە بەردەستی شۆخە نامرادەکان. کەچی لە 100 لاوە مەقەستیان لێ خستە کار و داو بەداو لە توپەت منیان بڕی. نا دەستم لێ مەدەن، من پیرە پیاوێکی پەککەوتم لە داهۆڵێکی فەرامۆشکرا و لە چێڵگەیەکدا ڕوت و ڕەجاڵ بێبەرگترم. من هەلا هەلا و پرزۆڵ پرزۆڵم، تەنها داوێک لەم سیپاڵی بەرم ڕابکێشم 1001 پینم لێ دەکەوێتەوە. ئەوسا دەمبینن پیاوێکی ڕووتر لە ڕووتی، وەک تەنێک لە عەزاب بە چ خەمێکی گەورە دەدرەوشێتەوە. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتای بەرنامەی ئەم ڕۆژمان تا لە ئاڵلقەیەکی دیکەی ئەم بەرنمەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرایمتەن دەستبێر.